ئەم جارە لە بەرنامەی چ باسە باس لە هۆکاری نەگەڕانەوەی پەناخوازانی نێو هەرێمی کوردستان دەکەم کە نایەنەوێت بۆ نێو وڵاتانی خۆیان بگەڕێنەوە. سپاسی سەرۆک مەسعود بەرزانی دکن ڕێژ بوومە بەکر و کاک مەسرور خەڵکی ڕۆژاوا هەر دەخوازم بێنە هەولێر. سبب چییە؟ کردنی ئاوی خواردنەوە بگرا هەتا دەگاتە بابەتی کارەبای 24 سعاتی و بابەتی تەندروستی هەمویان بێ بەرامبەرن. فەرمو کا کامران ئێستا چەند کەسێکی تایبەتی بیانیەیە حەزەکەن جەنابێت پیشانی بینەرانی بەڕێزی بدەیت. پێویستان هەیە؟ بەڵێ. جۆر بە جۆرە؟ جۆر بە جۆرە بەڵێ. هاتنی بیانی بۆ هەرێمی کوردستان یەکجار زۆرە، بەڵام ئێمە وەکو حکوومەت ڕەچاوی بڕیاری 172 ئەنجومەنی وەزیریان دەکەن کە لەلایەن ڕێزدا سەرۆکی حکوومەتەوە دەرچووە. ژمارەیەکی زۆر لە پەناخواز لە هەرێمی کوردستانن بەتایبەت لە شاری هەولێر. باش ئەگە بڵێن بە زۆر دەبی بگەڕێەوە. وەڵا ناگەڕێ. ناگەڕێەوە. وەڵا ناگەڕێ. سەقامگیری هەرێمی کوردستان نەوەک تەنها بۆ خەڵکەکەی بەڵکو بۆ ڕۆژاوای کوردستان، ڕۆژهەڵاتی کوردستان، تەنانەت بۆ باکووری کوردستانیش بۆتە نیعمەت و ئارامیەکی یەکجار گەورە. پێم بڵێن ئێوە خەڵکی کیش باژێر؟ ئەمە خەڵکی ڕۆژاوامان لە سووریا عەفرین دانیشتمە. لە عەفرین؟ باشە نوکە ڕەوشە عەفرین چەوەیە؟ ئێستا یعنی قەدیم پیس بوو خراپ بوو بەس ئێستا حەمدلله باش بووە. دوو مانگە. پلانیتە هەیە بەگەڕیەوە؟ نا ئێستان بە ناگەڕم. ناگەڕی؟ نا. حیا منداڵی من گەورە دەبن ئێرێ دەچن مەکتەب ئەوە 13 ساڵم لە ئێرێمە. چەند ساڵ؟ 13 ساڵم. وەڵڵا. هاتمە کۆیە. باشە تو لە کۆیە؟ کۆیە سنجاق دانیشتمە. باشە کوردستان چاوایە بۆ؟ باشە یەکەم جار هاتن هیچ عیبیمە نەبوو لەگەڵمە زۆر باش بوون ڕێک پێ هەر باشن داهاتێتە باشە؟ لە سووریا باشترن. باشترە؟ ئارێ وەڵڵا. باشە تو چ دەبێژی؟ والله ئەمنش هەروەچەوەی دەریم ئەمن یعنی 13 ساڵم ئەمن تەمەنم 13 ساڵ بووم هاتمە لێرە هەر لێرە گەورە بووم یعنی 13 ساڵ تەمەنم 13 ساڵ لێرە بووم. سۆرانیەکەشت باش بووە؟ سێ منداڵم لێرە بوو. ماشەڵڵا لێرە میردم کرد لێرە سێ منداڵم بوو یعنی هەر تەواو. ئێستا پێت بڵێن خاتون تۆ دەبێ بگەڕێیتەوە ڕۆژاوا ڕەوشی کوردستانی ڕۆژاوا کێشەی نییە و ئارامە بۆچی دەڵێت؟ والله ڕاست ئارامە بەس تەواو ئەمە لێرە یعنی ئەمە ژیانی خۆی لێرە کردن یعنی هەر نێتتا مێشکم بچمە سووریا. باش ئەگە بڵێن بە زۆر دەبی بگەڕێەوە؟ وەڵا ناگەڕێ. ناگەڕێەوە؟ ناگەڕێ. یعنی ئەمە قسەی ڕاستی دەریم یعنی. ناگەڕێەوە؟ کوردستان بۆ تۆ ئەوەندە گرینگە؟ بەخۆی یعنی کەسمانش لێرە نییە بەس تەواو لێرێ وەچی کەس و کاری منە. یعنی زۆر تۆ باشووری؟ ئینشاڵڵا. چێن دەرێ؟ ڕۆژاوە کیش باژێر؟ دێرک. چەند ساڵە تو لێرەی؟ وەڵاو تقریبا 15 ساڵە. 15 ساڵ؟ کیش باژێر هەولێر؟ لە کەمپی لە هەولێرم. لە هەولێر ژیان دەکەی؟ باشە ئەی جەنابەت؟ قامیشلۆ. خەڵکی قامیشلۆ. چەند ساڵە لە هەولێرێ؟ 2013 هاتمە. 2013 بەڕێزانم سەیر بکەن بەشی هەرە زۆریان 12-13 ساڵ لە هەرێمی کوردستان ژیان دەکەن. خەڵکێکی زۆر لە گەنجێمە دەچێتە ئەوروپا یعنی وا دەزانێ ئەوروپا بەهشتا بەس بۆ ئەم بەڕێزانە کوردستان بەهشتە. دەستخۆش. بەهشتە کوردستان. بەهشتە وەڵڵا. باشتە لای تۆش؟ بەڕاستیکە؟ باشە هەندێک لە گەنجی ئێمە دەچێتە ئەوروپا. چی پێ دەڵێیت تۆ؟ بەڕاستی یعنی گەلێکی نەدەگەر ئەو چتیمە ئەوچی زۆر غەڵەتە یعنی حەچی چەند نەفەرێکی دوچی ئەولالی زۆر پۆشمان دەبیانی. یعنی تۆ دەڵێیتە گەنجێکی خەڵکی باش و کاکە وڵاتی خۆت بەهشتە پێویست ناکە بڕۆی. یعنی زۆر خۆشترە. خۆشترە؟
هيك يعني او اوروبا ايمن يعني نا اخلاق الي ديني الي اخلاق الي عادات وتقاليدهم هيك يعني صار ليرة هم تقريبا تحصلوا 12 ليره 2012 ريبونا سنو دلين روش او سقام جيري استا والله خا كريم ان شاء الله تشاد لسنو يعني هردا مينين والله ان شاء الله تشاد حركه شلون ليرة بينن او لير هردا مينين اري والله باشا نهيني هولير تسيبو ايوه او نهيني تسيب والله هو لير وكاش باشا وخوشة والله تيمية كردة يعني ليرة مشتكي كي الحمد لله اي بوتي لقام شلونين والله قام شلون تعال يعني 4 سال ليرة ما 4 سال ليرة ما والله صبر مناير هالمقام شلودي بس دي اي والله كردة الليرة او كردة منه او كردة منه بس ليرة صبر متي باشا بس اما ناريجي روش اواش سول كين بو نا اوج روجاوا يمه كردة ما بس اوج روش اواش اودان كردستان جي يمه كردة ما كردة يمه ليريش جانا دباش الحمد لله جنابي عقيد او هم قربالغيا او هم خلكا لهرمي كردستان ليرة سباسة ژمارەیەکی زۆر لە پەناخواز لە هەرێمی کوردستانن بەتایبەت لە شاری هەولێر ئەو پەناخوازانەی ئێستا لێرە دایان بینین هەموو هاتوون بە مەستی نوێکردنەوەی کارتی سەلمانی کەسایەتی باش ئەمانە خەڵکی ڕۆژئاوان یان تەواوی سووریا زۆربەی زۆری دەتوانین بڵێن لە کوردانی ڕۆژئاوان زۆربەی زۆریان کوردن کوردن بەڵێ مبلول تو خلقي فيكم أصلقي فيكم فيما شو هي الروش؟ خذي الروش وضع باش إن شاء الله بس قلب فقيرنا وكان هنا أي زنقين هنا يا نينا والله هنا زنقين هنا فقير جانا زنقين جي فقير تيك دايا شو ما هنا قرينا والله ولاتي ما بني حفتيكي أجفيدي هاتم روشنا اشتا عرامينا كتيتي دا غلاء معاش معيشة زحمة زبي كردستان نوكا ولاتي وين والله كردستان جيمة وجي بابو بابيلا وأما منوني كردستانينا سباسي سلوك مسعود برزاني كن غير بوما فكر وكاك مسرور وكا سلوك نيجيران برزاني جو أم قالك سباسيا واتكن أما منوني وانا كوريش في ملاتي فكرن وساعتها وخوش وخلقي كردستان يجي آدي كاريا مكرن أو جبراي من أم جبراي وانا إن شاء الله أم حرشار بارتي كردستان ببنيك سس دستي جنابي كاك مسعود برزاني سلوكي هيجا ام دا خاطرش كردات كن براتي اما يك براتي بي ام كردن وم ابن كرد حتى ام بمرجي طبعا برزانم ئێستا من لە ناو بازاری ئەم کەمپەم کە هەمویان پەناخوازن بەڵام چێ تەسەوڕیەوە دەکایێرە ئەم بازارە جوانە کە ئۆتۆمبیل هەموو جۆرە دوکانێک و پیشەشی تێدا کاری تێدا دەکرێت ئەمە کەم بێت بەڕاستی جێگای پرسیارە.
ئەمە کارتی غازە هاوشەوەی خێزانێکی باشووری کوردستان لە هەر پارێزگایەک لێرە کارتێکیان پێ دەدرێت پشکیان هەبێت لە وەرگرتنی غاز. تەبانەوانە هەر لە غاز نا لە نەخۆشخانە لە کەرتی تەندروستی لە خوێندن لە زۆربەی بەشەکان پێداویستیەکان حکوومەتی هەرێمی کوردستان بۆیانی دابین کردوون. ئەوەی کە جێگای باسکردنە بە تایبەتی لە نەخۆشخانەکانی تایبەت بە شێرپەنجە یعنی نانەکەلی خەڵکێکی زۆر لە سووریا دێت دەیەوێت لە نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان چارەسەر وەربگرێت. خزمەت گوزاریەکانی حکوومەت بۆ پەناخوازان بە چ شێوەیە؟ تەواوی کەمپەکانی هەرێمی کوردستان ئەمن و ئاسایشی تایبەت بە هەر کەمپەکەیە لە ناو خودی داخلی کەمپەکەدا کە ئەوە وای کردیە خەڵکی ناو کەمپەکان زیاتر مرتاح بن و زیاتر مانەوەیان بەخۆ دیتیە لەو بابەتە. سەبارەت بۆ خزمەت گوزاریانەی دیکە کە لە ناو کەمپەکان هەر لە دابینکردنی ئاوی خواردنەوە بگرا هەتا دەگاتە بابەتی کارەبای 24 سعاتی و پاکردنەوەی ناو کەمپەکان و دابینکردنی قوتابخانەکان و بابەتی تەندروستی هەمویان بێ بەرامبەرن لە ئێستادا هەر لە سەرەتاشەوە تا ئێستا سەرەتا ڕێکخراوەکان تۆزێک هاوکاریان هەبوو لەو بابەتە بەڵام لە ئێستادا تەواوی بەرپرسیارەتی تەواوی سێکتەرەکانی ژیان لە ناو کەمپەکان حکوومەتی هەرێمی کوردستان لە ئەستۆی خۆی گرتووە. باش زیاتر لە 10,000 خێزان لەو کەمپە ژیان دەکەن. جێویستیەوە بوومە بە سەدان خێزانی دیکە چاوەڕێ ئەوە دەکەن شوێنیان هەبێ بێنە نێو ئەو کەمپە. یعنی ئەم خواستە چییە؟ نهێنیە خواستە چێ بۆ ناگەڕێنەوە وڵاتی خۆیان. طبعا سەبارەت بە کەمپی دارەشەکران ئەمە لێرە زیاتر لە 13,000 کەسمان هەیە کە لە ناو کەمپ دەژین. زیاتر لە 300 عائلەمان هەیە حالیان لەسەر لیستی چاوەڕوانینە کە چاوەڕێی ئەوەن بێنە ناو کەمپەکان. هۆکارەکەش ئەوەیە کە ئەو ئەمن و ئاسایش و ئەو خزمەت گوزاریانەی ڕۆژانە لە ژیانی ڕۆژانە و ئاسانکاریانەی کە لە ناو کەمپەکان لەو پەنابەران دەکرێتن ڕەنگە لە دەرەوەی کەمپەکان هەمان بابەت نەبیتن لۆیە خواستێکی یەکجار زۆرمان هەیە ڕۆژانە بە بەردەوامی خەڵکێک هەنە سەردانمان دەکەن لەوەی داخلی ناو کەمپەکان. لەم دۆخی ئێستا کە جیهان پێیدا تێپەڕ دەبێت نە ئەمریکا و نە بەریتانیا و تەواوی ئەوروپاش ئامادەنین پێشوازی لە یەک پەناخواز بکەن. بەڵام دەرگاکانی هەرێمی کوردستان تا ئێستاش هەر بەکراوەیی ماوەتەوە بۆ پەناخوازان و وەلا 2022ەوە تەنها حکوومەتی هەرێمی کوردستانە خزمەتی تەواوی پەناخوازان دەکات کە ژمارەیان زیاتر لە 300,000 پەناخواز دەبێت. فەرمو کا کامران ئێستا چەند کەسێکی تایبەتی بیانی هەیە حەزەکەین جەنابێت پیشانی بینەرانی بەڕێزی بدەیت. پێویستان هەیە؟ بەڵێ. جۆر بە جۆرە؟ جۆر بە جۆرە بەڵێ. باش ئەوە چێ دەڵێ بەندیخانەیە ئێرە زیندان؟ ئەمە ژوورێکی تایبەتە دروستمان کردووە ئەو کەسە بیانیان چکە کەسی بیانی کە داخلی هەرێمی کوردستان بوو یەکەم هەنگاو ئەنجامدانی پشکنینی خوێنە
بۆ ئەوەی کە نەخۆشیە گواستراوەکانی نەبێ کەسی بیانی کە نەخۆشی گواستراوی هەبێت دەست بەجێ بە بڕیار دەگوازرێتەوە و لە نابێت لە کوردستانە بمێنێتەوە باش ئەوە زیندانە زیندانی ئەو شوێنی کاتیە تاوەکو گوازرێتەوە بۆ خاڵسنووریەکان و فڕۆکەخانەکان بڵێ فەرموو سڵاو چۆنن باشن سێ کەس لە ژوورەوە بەڵێ ئێستا سێ کەس لە ژوور ئەوانە خەڵکی بیانینە خەڵکی بیانی لە ڕەگەزی جیاواز لە وڵاتانی جیاواز چیرۆکیان چێکەی سێن چیرۆکیان ئەندێکیان هەڵگری ڤایرۆسن کە پشکنی خوێنە بەجن هەڵگری ڤایرۆسن دەست بەجێ سووداشەکرێن هەیە نەکاری سەرپێکی تری ئەنجامداوە و لە ڕێگەی بە بڕیاری دادگا ئێمەش بڕیارەکانی دادگا جێبەجەکەین و دەیانگوازین و وڵاتی خۆیان یان لە ڕێگەی فڕۆکەخانەکان ئەوانەشیان کەس هاوسنوورین خۆمان لە ڕێگەی سنوورەکان و یانگوازین ینی کەیسەکان جۆر بە جۆرن باشە خەڵک هەیە لەسەر لەشفرۆشی ڕوانەی وڵاتی خۆی بکرێتەوە هەر کەسێک بە بڕیاری دادگا یان بڕیاری لایەنی پەیوەندیدار لە پۆلیسی شارەوانی ڕەوانی لای ئێمە بکەن دوای وەرگرتنی ڕەزامەندی لایەنی تایبەتمەند ڕێکارە یاساکانی دیپۆتکردنەوەی جێبەجێکەن بەڕێزان وەکو دەبینن حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی ناوەخۆ چاوکراوەیە ڕاستە خەڵکێکی زۆر خواستی ئەوەی هەیە لە نێو هەرێمی کوردستان ژیان بکە کەسابەتێک بکە بە هەر شێوەیەک داهاتێک بۆ خۆی پەیدا بکە بەڵام لێرە فلتەرات هەیە ئەوەندەی من زانیاریم هەبێ زۆر زارگلەیی هاوڵاتیانش بە هەند وەرگیراوە لە هەر شوێنێک کەسێک کاری نەخوازراو بکات بە تایبەت لە شفرۆشی ئەوەندەی من ئاگادار بم بەدەیان کەس لێرە دەست بەسەر کراوە دواتر ڕەوانەی وڵاتی خۆی کراوە. طبعاً بەڕێزان خەڵکی کوردستان وشیار بن ئاگادار بن بڕوا بکەن ئەمن وام دەزانی بەس خەڵکی سووریا تورکیا ئێران دێتە نێو هەرێمی کوردستان ئەم بەڕێزە لە سینەوە هاتۆتە نێو هەرێمی کوردستان لە سینەوە دەیەوێت لە هەولێر هەلیکاری دەست بکەوێ و ئیش بکە بەڵام ئێستا من لێرە لە بنکەی تەندروستیم لە سنتەرێکم ئەم بەڕێزە هاتووە لێرە ئیش بکە بەڵام دەرکەوتووە نەخۆشە جەنابی عەقید هانا ئەم بەڕێزە نەخۆشە بەڵێ سەرتا بە خێراتنتان دەکەم سەبارەت بە کەیسی ئەو بەڕێزە ئەمڕۆ لەلایەن بلکەکانمانەوە کە سەردانی ئێمەیان کرد دەرکەوت کە ئەم بەڕێزە هەڵگری ڤایرۆسی هەوکردنی جگەرە لەسەر ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی و وەزارەتی ناوخۆ هەر کەسێک کە بیانی بوو چەند جۆرە نەخۆشیێکمان هەیە هەڵگری ئەو جۆرە نەخۆشانە بن وا پێویست دەکات بگەڕێنرێتەوە شوێنی خۆی ئەمە لە سین هاتووە بەڵێ لە سین هاتووە ئەمە سەردانی کردووە داوای کارتیمانەوەی کردووە دوای ئەوەی کە پشکنە خوێنەکانمان بۆ ئەنجامدا دەرکەوت کە هەڵگەری ڤایرۆسی جگەرە لەسەر بڕیاری وەزارەتی ناوخۆلایانی پەیوەندیدار دەبێت بگەڕێنرێتەوە وڵاتی خۆی باشە ئەم پێم وا بوو بەس ئایدەس ڕێگای پێ نادرێت ڕاستی ئەو نەخۆشیە گوازراوانەی کە کاریگەری لەسەر تەندروستی کۆمەلگا هەیە بە هەمانجی لەگەڵ وەزارەتی تەندروستی ئەوانش هەموو دەگەبێ بگەڕێنەوە وڵاتی خۆیان بۆ دەچێتەوە وڵاتی بەڵێ بەڵێ یەکسەر دەبێت ئەمڕۆ ئینشاڵڵا کتوشتی بۆ حاضر بکرێ و بگەڕێنێتەوە وڵاتی خۆی جەنابی عەقید لە بەڕێوەبەراتەکەی ئێوە کە بینیمان خەڵکێکی زۆری بیانی هەن بەڕاستی جێگای سەرسوورمان بوو دەبینین هەر خەڵک دێتە هەرێمی کوردستان بە تایبەتی هەولێری پایتەخت ئەمانە چێن؟ لە هەموو وڵاتان دنیا سەردانی هەرێمی کوردستانەکە بە تایبەتی لە فڕۆکەخانەی دەوڵەتی هەولێر دێن لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرەوە زیاتر هاتوچۆکان هەن زۆر گەشتەکان بێنە بەڵێ باشە لێرە ئاڵایەکی زۆر دەبینم یعنی لە هەموو ئەو وڵاتانەوە دێن بەدڵنیای بە لە هەموو وڵاتانەوە دێن بڵێ بۆچی دێن؟ دەتوانێت دابەشنگ بەسەر دوو جۆر هەیە بە سەردان دێتن هەشە بەگە شاری دێتن بە سەردان کە سەردان بەبەسی مانەوەیە بۆ کارکردن دێتن هەشتانە بەبەسی
گەشتیاری سەردانی هەرێمی کوردستان دەکاتن زۆر جاشوە هەبوو کە بە گەشتیاری سەردان هەرێمی کوردستان دەکەن دەبینی ئەو ئاوادانکردنەوە و ئەو پێشکەوتنە دەبینن بڕیاری مانەوەی دێت و داوای نیشنگەی مانەوەی دەکاتن یعنی خواست هەیە لەسەر مانەوە لە هەرێمی کوردستان ڕۆژانە و زۆر شەوە بەڵە باشە بەس جەنابی عەقیدەوەی ما دەبینین یعنی وەکو ڕۆژنامەنووس و جیهانیش کە دەیبینێ ئەو ناوچەیە ئاڵۆزە لەولا شەڕی ئێرانە ئیسرائیلە بۆ خەڵک دەوێت بێتە هەرێمی کوردستان وەکو بدەن ئاگەماوەک بە لێتە گەشتەکان ڕاجیرا بوون کە سەدانی منە دەکە بەڵام هەر لەگەڵ گەشتەکان دەستی بکردو بە هەمان ڕێژێ پێش و خەڵک سەدانیمە کردووە چۆکە لێرە ئاوادانکردنەوە و کارەکان بەردەوامە و ڕاوەندەستەوە پرۆژەکان بە بەردەوامی کارەکان خۆیان دەکەن خەڵک دووبارە هاتن و لە هەمان شوێنی پێشەوە وە کار دەکەن وەکو پێشوی لە هاتوتەوە باشە کەوایە ئەوەی ئەمە تێبگەین هەرێمی کوردستان تەنها بۆ وڵاتانی هەرێمی ناوچەکە گرنگ نییە یعنی لە ناوچەکانی ئەفریقا و ئاسیا و لە زۆر شوێن خەڵک لە هەموو وڵاتن بەدڵگای بەڵێ هەموو دێ بەڵێ هەموو وڵاتانی بەڵە سەدان دەکەن کارکردنیشانەیە بەڵێ باشە بڕیارێکی 172 هەبوو ئەم بڕیارە کە بۆ پاراستنی هەلی کاری خۆمانەیە کرێکاری خۆمانە چەندە ئەمە بەرهەمی هەبوو هەروک بەشتر بەدەناتم ڕاگەیان لەسەر فەرمانی ڕێزدا سەرۆکی حکوومەت بڕیاری 172 ئەنجومەنی وەزیران کە تایبەتە بە کرێکارە بیانی 175 خۆماڵی بێت و 125 دەبێت بیانی بێتن زۆرجار کە پێشتر باسمە کە خەڵک سەدانمان دەکاتن لە هەرمان لە دەواازە سنووکە سەدانمان دەکاتن ئێمە دەبێت پێش هەموو شتێک ئەو بڕیارە جێبەجێ بکەین یعنی کاری هەر لە پێشینیمە جێبەجێکردنی ئەو بڕیارەیە ڕەچاوی کرێکاری خۆمانەی بەس دەبێت 125 بیانی بێتن 175 خۆمانە بێتن ئەو زەمە کاتنیشنکان پێدەدەین باڵ بەدڵنیایەوە.